وەرتی ناوچێشی گەشتیاری هەرێمی کوردستانە ماوەچی دیکە ئێرە خەڵک زۆر قەڵەباڵغی پەیدابی ئەو ڕێیانە بەخۆ بەرتەسکن یعنی ماخۆڵە ئەوەندە زیادەبی ئەوەندە زیادەشمان لێ خەراکەم بۆ بار هەڵگرانە کاکە بەس ماخۆڵی باڕێ بکات و بالیسان ئەمە ستاوانمانەیە ئێرە ئەو لۆفە سەختانە یعنی تابڵی جادەشی یەکسایدیە ئەو قەڵەباڵغی لە ناو وەرتێ دروستکردنیە ماوەچکە گەشتیار دێ ینی خوانە خواستاروانێ لەو لۆفانە ڕوودا و دروست بێ کەوتنە خوارەوەی دروستبی هاوشەوەی ماوەی ڕابلو کە سیارە لێ وەرگەڕاینە وەڵاهی جادەکان تاڕادەیەک نشێوی هەورازی تێدەیە بۆ ئەو بار هەڵگرانە شیاو نییە تەنیا بۆ سیارە گسکە. کاکە من شۆفێرێکم لە قەڵاتجێ بارم بار کردووە 2 ڕۆژە بارم پێ یعنی نازانین ڕوو دەکوێکەین وەڵی سەریان لێ شێواندوین کاکە سماقوڵیە گراوە کۆیە گراوە بالیسانە گراوە خەڵک لەوێ عاسێ بوو ینی هاتنەوەشی ناگرێ ینی کابرا لە هەولێرێ کاکە ماڵ لە قەڵازێ بەکوێ دەبێتەوە ینی تو بڕۆی لە فەقیری دەگری وەڵی ئەمە بەس بێک دەوێرین ینی بەس بە یەکدی دەوێری خەڵکەکە خۆ بەخۆ بە یەکدی دەوێری هیچی دەسەڵاتی حکوومەتی نییە و دێت من بە فەقیری وەدەنێ فەقیری ڕەش و ڕووڵا دەگری خە کاکە من بڵم چی دەسەڵاتی من چه لێرەدات و دێ ڕێی لە من دەگری کاکە بۆ ڕسک دەبێ بە عیزی ڕسقی خەڵکی کاکە دەتو چەند کەست بێ ئیش و کار کردووە سا کرێکارە لە هەولێرە چاوەڕێ ئەو بارە بگاتەوێ خوا دەزانانی ینی کەنگین دەگاتەوە 2 ڕۆژە من ئەو بارم پێکە سەعبار ڕسەری دێوم کاکە نێنی ئەو بارە خەرا دەبێ ئەمن ئیشم پێ کاکە من بڵێم چی دەسەڵاتم چێ دێرەدا یعنی بۆ ڕێ لە من دەگری کاکە بڕۆ ڕێ بە حکوومەت بگرە کاکە چم نەتی پێ کێشەی چیە کاکە بۆ خۆی لە ماڵە خۆی پاڵی داوەتەوە لە بن سبلیتی چ کێشێتێ تووشەوە قورت وەسەری خەڵکی کردووەتەوە ینی بۆ دەبێ ئەمە بەس بە یەکدی بوێرین بۆ دەبێ ڕێ لە یەکدی بگرین بۆ ینی بەس دەبێ بە فەقیری بوێرین وەڵا کاکە ئەمن باری دەبمە هەولێرێ بڵێ هاتوویمەوە کوێ هاتوومەوە وەرتێ خەت خواشتی وا دیوە کابرا لە قەڵازێرە لە جیاتیەوەی بەس ماقوڵیاندا بڕواگە 2 ساعت ڕێ بێتەوە وەرتێ بەو لۆفە ناخۆشانەدا کاکە وەڵا سارەکەشم وێران بوو ئەوە ئێستا ڕێبۆتەوە 2 ساعت 3 ساعتی ڕێگراوە ترەلەک دەوێت عاسی بۆ مەقەستی کردووە ئەخشتی وا دەبێ کاکە وەڵای ئەوە ڕێ نییە بەس ناچارین سەعبار واز ناین دەنام بێرەدا نامی عنیار گوناحت دەگاتێ وەڵای بەو ڕێدا بڕۆی وەڵا براکەم بە عیسا بۆسپێنێ دادەخرێ ئێرەەوە بە پەلەپەل سەعات دەیش پێم لێ ناوە دڵی دەسەنگەرێ دامەوان بۆ ساف کردووە بۆی بگەمێ و بارەکەی دا بەزێنم نەجاتیم بێ برا بە ڕێزەکەم وەڵی من لە سلێمانیەوە هاتوو ئەچم بۆ زاخۆ بۆ بار بەڕاستیەوە ڕێگانیە پیاەت و پیاڕێ قەسەم بەخوا بێ شایەتمان بێنی کە پێی بڕێ ینی عەجایبم پێیە کە سیارە بە بارەوە چۆن سەرەکەی و چۆن دابەزێ من خۆم بەتاڵم ێسان دەقێ وەڵای ئەمە ڕێگای لە ڕانیەوە یەی سەرتەبکانی پێڵێن بەرەو سۆران و خەلیفان وانە ئەڕۆیتەوە ئەم ڕێگای بەس نازانم مەنتیقەیە شوێ پێڵێن ڕاستی چکا خۆم ئەمە یەکەم جارمە پیایم بە بۆنەی ئەوەی کە ئەو ڕێگانەی سماقۆڵی و ئیران و نازەنین و دۆڵی ئالانە گیراوە نامەشمە بەم ڕێگانیە بەخوا بێریا بێت بەس چی بکەین چارمان نییە ڕێی کەرکووکیشمان نییە ئیتر مەجبوری نێرەوە چۆ بکەین وەڵی داواکاریەکە چیە داواکاریەکەەوەیە بینی 2 شار حکوومەتێ نەتوانێت چاکیکە بینی هەردوو شارەکە خۆی بکوژە ناچێتە 150 کیلۆمەتر یعنی عەجایبیت پێیە بینی 2 شار ڕێگایەک نەبێت چووی تیا بکەیت ئەبێ بچیتەوە ناو حکوومەتی عێراقی لە کەرکووکەوە داخڵ بێ ئەویش کەرکووک هەشتی شعبی ڕێو پێ نایە یان غرامەیەکی زۆرە دەکا 100,000 فەرقە لەگەڵ ئەم ڕێگانە بۆ ئێمە کرێکەمانی چیوان نییە تا بۆمان بێڵێتەوە کە کرێکەمان باش وایە لە کەرکووکەوە ڕۆشتین بەس کرێکەمانی ناتوانین لە کەرکووکی شۆ بڕۆین